هاڵچینە سەر باسەکەی ترمان لەسەر جل پرتەقاڵیەکان ئەزانم کە متابعی مۆزوعەکەت کردووە عەلی من وا ئەزانم ئێمە لەگەڵ سکانداڵێکی زۆر زۆر گەورەی دەسەڵات تا بەرەوە بووین بەڵام زۆر خێرا پاشەکشیان کرد زۆر خێرا ڕینیان گۆڕی ینی بازێ جا کێتە بەربیرشتی ئاوا و لێچیتەوە ئەڵێ ئەم کۆمەلگای ئێمە کەوتوتە دەستی چێ یعنی زانی مەسەلە کەسیە هاوڕێشماڵەوەیە تۆ سەریکە تۆ سەریکە ئەمانە خەڵکێکی فەقیر و زەحمەت چێشن زۆربیان کرێکارن یعنی کرێکاری پاکەرەوە ئەوانەی دوای سیارەکان کەوتونە بە 100-200 هزارێک زبڵووینەکانەکردن ینی بێبەری بوونە خەڵکانێکی پەراوێزخراون لە کۆمەلگایە ئەوەی بەرامبەر بەوان کرا و بێکەرامەتی بەرامبەر بەوان کرا بەرامبەر کەس نەکراوە لە کوردستان تا ئێستاکە بێنمونە بە ئەمە سێم گروپە لە کوردستان ئەوها ناڕەوایەتیان بەرامبەر دەکرێت گروپێک پێشتر لە دەربەنی خان پێش 2 ساڵ لەمەوە پێشکرا و 5 ساڵ حکوم دران کەس سەریان نهاتە جواب گروپێک ئەوانەی بادینان ئەم گروپە یعنی ئەمەی کێشەی ئەم گروپە کەمتر نەبوو لە کێشەی ئەو گروپی ڕۆژنامە نووسانی بادینان بەڵام زیاتریش بوو لە بەرەبەرگی پرتەقاڵی و هێنرانە سەر شاشەی تەلەڤیزیۆن و خەڵکانێکی زەحمەت چێش پەراوێزخرا و گەنج دەبواە کاردانەوەکان گەلێ تونتر بواە لەسەریان بەڵام بەداخەوە پشتیوانێکی سیاسی لەگەڵ قەزەکانە نەبوو پشتیوانێکی سیاسی لەگەڵ قەزیەکانە نەبوو بۆیە وایە تا ئێستا کە 3 نەفەریان وا لە بەندیخانە ماون 15یان بەربوونە سییانیان ماون لە بەندیخانەیە احتیمالێ ئەمانە خەڵکی گوندەکانن خەڵکێکی پەراوێزخراون هەژارن احتیمالێ قەرەبووی ئەو شوێنانەشیان پێ بکەنەوە کە سپێنراون بۆیە پێویستە خەڵک لەسەریان بێتە جواب و بێدەنجی لێ نەکرێت و جگە لەوەی کە ئازاد بکرێن ئەمانە کەرامەتیان شکێنراوە ئەبێ قەرەبووی مادیان بۆ بکرێتەوە ئەبێ داوای لێبوردنیان لێ بکرێت ئەمە پرنسیپی جیهانیە تۆ کە دەی سوکایەتی بێچێ دەکەیت ئەبێ هەم داوای لێبوردن لێ بکەیت هەم قەرەبووشی بۆ بکەیتەوە بۆیە پێویستە ئەم قەزەیە نابێ هەروە بە ئاسانی و بە سەحی بڕوات قەزەیەکە سکانداڵێکی گەورەیە و هاتوۆتە پێش مەسەلەکەەوە نیە چێتی کروێتی مەسەلەکەەوە نیە پارتی کروێتی مەسەلەکەەوە نییە علی باپی سبەینێ مەلاکرێکار لە تەوێڵە و بیارە و چۆی تر بەدەستەوە بێ بیکات قەزەکە مۆزوعێکە ئەوەی بیکات بەرامبەر بە هەر کەسێ بکرێت پێویستە هەڵوێستێکی مەبدەئیانە هەڵوێستێک وەربگرێت و ئەمە مەبدەیەکی جیهانیە تۆ کەرامەتی خەڵکە شکاندووە ئازادێکە بێ هەڵەیەکت بەرامبەری کردووە هەڵەیەکی زەقت بەرامبەری کردووە ئەبێ داوای لێبوردن لێ بکەوت وێ قەرەبووشی بۆ بکەیتەوە بکەم لێرە علی ئەم وێنانەی کە من بینیومە هەتا ئێستا کە دیارە من ئەستی فلیمەکەم نەدیوە تا ئەسەر لێ شوێنێک ئەوم بەرچاو نەکەوتووە ئەوەی کە ڕسمانی کە بینیوم ئەمانە دەموچان شاراوەتەوە بەڵام لە ئەسڵا کە دەرکەوتونوانە دەموچاویشیان دەرخراوە لەسەر تەلەڤیزیۆن نا دەموچان دەرنەخراوە هەر عینەن دەموچان دەرنەخراوە بەڵام خەڵکانێکی گەنجنا ئەوەتە ئەمە یەکێ لەو گەنجانەیە لەو گەنجانە کرێکاری پاکەرەوەیە بەڵێ خەڵکی ئۆردوگاکەیە کرێکاری پاکەرەوەیە بە ناوی شاوە خالید محمود گەنجە موالدی 2004 مۆزوعی ڕاگەیاندووە کە سوکاری دیارە بڵاویان کردوتەوە بڵێ لە 12 گیراوە تا ئێستا بەردەوامە لە سزنایە و هێنایەتە سەر شاشەی تەلەڤیزیۆن و قسەی کردو و ئاعترافیان پێی کردو ئاعترافەکانیش ئەین ئەو کەسانە ئاعترافەکان زۆر لاواز بوونە من لەوێ بوومە ئێتو لەوێ بوویتە لەگە شەپۆڵێکی وایە خەڵک لەوێ بۆ خۆ هەمووی تاوانبار نییەوەی کە تۆ جگە لەوەش من بۆ خۆم لەگە ستانی هیچ شوێنەکانیم بە تایبەتیش پەرتوخانە بەڵام لە هەمان کاتیشدا تۆ ئەبێ بە دوای ئەوەیە بگەڕێ بۆچی ئەم گەنجانەواکەن لە ئۆردوگایەکی پەراوێزخراوی وەکو پیرەمەگرون کە هەمووی خەڵکی لادەکانی یان منتقەی قڵاسێوکە و ئاغجەلەرن یا منتقەی دۆڵی سەرگەڵ و ئەو ناوان هێنراورەتەوە پەراوێزخراون بێ ئیش بێکار لەوێ و لە کاتێکدا مناڵەکانی خۆتان هەمووی بە گەشتی ئەم وڵات و ئەوڵات و سیارەی بەهای بەهادار و پلۆپۆست و خانی هاوینە و زستانە و گەڕان و چوون بۆ ئیمارات و بۆ ئەوروپا ئەمانە لە بەردەستیانایە کەچی ئەمانەش وا پاکەرەوەی دوای سارەی زبڵە
تۆ وەرە لێ بکۆڵەوە ئەم کابرایە کە پاکەرەوەی دوای سارێ زڵ بێت لەگەم مناڵەکانی خۆتانە بەراوردیکەن یعنی کەم کەسەیە کاک شەماڵ لە کوردستان ئەو ئیشە بکات ئەو ئیشە زۆربەی ئەو بەنگەلادشی و بیانیانە دەیکەن کەریانیان نە کوردستانەوە کەم کەسەیە لە کوردستان ئەو ئیشە بکات کە ئەمان بەم ئیشە ڕازی بوونە لە لوتکەی بێ دەرامەتی و بێ کەسی و هەژاریدا بووە بەو ئیشە ڕازی بوونە چونکە کورد ئەو ئیشە ناکە کاکەگیان لە هەموو شارەکانە سەیریکە کەم کەس یانەوە تا عەرەبی عێراقیە یانەوەتە بەنگەلادیشی ئەو ئیشە ناکەن ئەم بەم ئیشە ڕازی بوو هاتۆ کردوێتی ئێستا ئایکەیتە ژوورەوە بە بەرگی پرتەقاڵی پیشانێ دەیت گوای ئەمە ستانداری جیهانیە ئەم ستانداری جیهانی بەس لە گواندیماەوە بەس ئەوەی لەگە هوجاما کرا داعشەکان کردویانەوەی ئێمە بە چای خۆمان بنە باشە کە ئێمە ئەو دوو چی گوایە ستانداردی جیهانی جلی بەرگی پرتەقاڵی بەڵێ گوایە ئاسایش لە بەیاننامەیەکە دەڵێ ئەمە ستانداردی جیهانیە بۆی ئێمە لە بەریمان کردووە یعنی چێ نەزانێت ستانداردی جیهانیشە بۆ ئەوانی کە دزیەکەن جەردەی یەکەن بۆ نمونە بۆ ئەوانەی کە بەرتیل وەرەگرن بۆ ئەوانەی کە دەرمانی قاچاق بێنن بۆ کەسەکانی بەڵێ ئەلاساز ئەمە هیچ شتێکی ستانداری جیهانی جێبەجێ ناکەن بەزەم ستاندارە جێبەجێکەن بۆ گیان چێ بۆ گیانەوە بچکە فەقیرەی کە لەگەڵ سارێز بڵا کرێکاریەکەت لە ستانداری جیهانی بۆی کاچێتە سەر مەکتەبێک چێت کەسێکە ڕێکەوتنی عەشایری لە قاوەنی مەتعەمەکە و کرێکارەکانیدا بە شەق و بە خۆناغەت فەنکتیانەکە ستانداردی جیهانیە بۆ ئەو تاوانانی کە بەرامبەر بە جگەلەوە کاک شەماڵ هاوڕێجیان جگەلەوە تاوانبار تۆمەتبار تاوانبار نییە تا دادگایەک لای نەکاتەوە معلومە ئەوە جگەلەوە تحقیقش حتا تحقیقین بڵاوکردنەوە نیە تحقیقین ئەوەیە یعنی مەمنوع تحقیق بڵاو بکرێتەوە تحقیق ئەبێ بە نهێنی بمێنێتەوە لە نێوان تۆمەتبار پارێزەرەکەی دادوەرە تو دێ تحقیق بڵاوەکەیتەوە نابێت ئەمە هەر لە هیچی نەکانە هێشتا محکەمە نەکراوە دوو قسەت لێ وەرگرتووە بە زۆر و بە زۆرداری دەیت بەرکی پرتەقاڵێ خەیتە وەکو داعشەکان وەکو پێشمەرگە سەربڕاوەکان وەکو نازانچیە دێ پیشانێ دەیت ئەمە بۆ خۆی بێحورمەتیە ئەمە ئیشی دەوڵەتی بێحورمەتە نەک دەوڵەتی ناعەدالەت دەوڵەتی بێحورمەتە ئەم بێحورمەتیە دەبێت قەرەبوو بکرێتەوە دەبێت داوا لێبوردن لەو کەسانە بکرێت کە ئەم بێحورمەتیە بەرامبەریان کراوە ڕاستە بەرحاڵ ئەمە یەکێکە لە سکانداڵەکانی تری ئەم دەسەڵاتە بەڵام من تعجب ئەەکەم لەوە کە ینی جێگەی سەر سوورمانە کە چۆنی مەسائلی ئاوا بەم شێوازە تێ ئەپەڕێ و نازانی چێش محاسبە بکە ینی نازانین چێش بەرپرسە لە بەرامبەر ئەمانە ئەگەر ئەمە کارێکی دروستە ئەی بۆچی بەردراون بۆ ئازاد کراون شۆن کەسانێک کە قابل بەوەی ئازاد کرێن ژلی پرتەقاڵیان لەبەرەکرێ ینی حتا بەستاندارجییانێکی بەستاندارش ناکرد ئاخرمانە خەڵی لە گوانتانامە بۆی ژلی پرتەقاڵی لەبەرێت تا ماوە لەوێ مێنێتەوە نا چەند ڕۆژ دوایەوە یەکسەر دوو ڕۆژ سێ ڕۆژ دوایەوە لەژێر زەختی خەڵکە پانزەیانیان بەرەڵا کرد ئێستان سییانیان هێشتەوەەوە ئێمڕۆکە کە سوکاری ئەو سێ نەفەرە چوونە بۆ شار بۆ سلێمانی لە بەردەم دەستگای ئاسایشەوانە ڕاوەستاون چاوەڕوانی بەردانی مناڵەکانیانیان کردووە و ئەم سێ مناڵەش من جۆمە هەموو ئەوەی خۆیان پێیان ناوەدایت پێنان کە ئەوە خۆی مخالەفەیەکی قانونیە بە پێ قانونی عقوباتی عێراقیش بێت نابێ ئەودان پێدانە بەم شێوە بڵاوکرێتەوە و بە پێی هەموو پرەنسیپێکیش بێت نابێت تا تاوانبار ئەوانەی گۆنتیمال ئەوە عقوبە درراون محکەمە کراون و خراون کە سزنەوە و تەواو شتیانە سەر ئیسبات بووە بەس ئەوە شتێکی ناڕەوایە ئەوەش وەکو شتێکی ناشرین لە دەستگاکانی ڕاگەاندن ڕێکخراوەکانی مافی مرۆڤ هەموو کەسێکی ئینساندۆ سەیرەکرێ ئەگەر جیاوازی بیر و ڕامان هەرچیە بێ لەگەڵیانە ئەوە بێحورمەتیە بەرامبەر بەوە نەکراوە لەو زیندانانەیە دیسانەوە ئەمە بێحورمەتێکی گەلێ گەورەترە ئەمە ئێمە دوێنێکە زاکیرەی ئێمە ئەمان باتەوە سەر داعش چۆن هوجامێنە ناوە بەرگە پرتەقاڵیەوە لەبەر چاوی کامیرە چەقۆیان خستە ملی و سەریان بڕی چۆن پێشمەرگە دیلەکانیان لە ناو حەویجە عەرزە کرد و پیشاندا بە بەرگی پرتەقاڵیەوە یعنی هەر کەسێک لەم دنیاە بەرگی پرتەقاڵی بکرداتە سەر
زیندانی نابایە دەسەڵاتی کوردی کە ئێمە ئەم دوو زاکیرە ئەم زاکیرە تاڵانەمان لەگە بەرگی پرتەقالیەیە بەکاری بێنایە جگە لەوەی کە ئەمانە تاوانەکانیان ئەگەت وەکو جەنابەت وتە دەگەر تاوانە تاوانبارێکی وا گەورە نەی بۆ دوای سێ ڕۆژ بەرەڵایەنەکەن لایەنەکەت ئەکوا محکەمەکانیان کوا بۆ محکەمەتانیان نەکرد بۆ محکەمەیانتان نەکرد لە هەمووی گرنگتر ئەوەیە بۆچی ئەم خەڵکە بێدەنگە ڕاستە لەم چەند ڕۆژە ئەحداسەکان گەرم و گوڕ بوون قاسمی سلێمانی ئەوەی کە دەسەڵاتی کوردی ئەو پیا هەڵدان و شتانەی بەرامەت بە جەلادێکی وا کردی ئەمە یەک دوو گرتنی ئەو ژنە زارا لە سنە ئەمە دوو قەزەی گەرم بوون بۆ ئێمە دەری خستکە دەسەڵاتی کوردی لە دۆڵێکە و جەماوەری کوردستانی شوها لە دۆڵێکی ترە بەڵام لە هەمان کاتێشدا ئێمە نابێت ئەم ڕۆڵە ئەم سێ ڕۆڵەی کە ماوە لە یادیانکەین لە بیریانکەین سەرباری ئەوە ئەو هەشدە کەسەی کە بەرگی پرتەقالی کرایە بەریان پێویستە قەرەبوو بکرێنەوە بە زووترین کات و داوای لێبوردنیان لێ بکرێت ئەو بێ حرمەتی بەرامبەریان کراوە داوای لێبوردنیان لێ بکرێت ئەمە بێ حرمەتیە بەرامبەر بکرێت ئەمە دەرخری ئەوەیە کە دەسەڵاتەکە خۆی بێ حرمەتە ئەگەر بێ حرمەت نەبووایە ئەم کارەی ناکرد هەروە ئەی باشە یعنی ئەم وەکو گوتم ئەمە کارەساتە هاتە پێشوێکێکە لە کارەساتە گەورەکان من لە لایەکی ترەوە بۆ چوونێکی تریشم بۆ مەسایلانە هەیە زانی بەشیەوە هیچ کە هەڕەشە و ڕەشەیەکە لە خەڵک کە ئیتر خەڵک نەوێرێ بچێت سەرجادە مزارە بکە خۆپیشاندان بکە چکە باسەکە لەسەر تەنها سووتاندن نیە لەسەر خودی خۆپیشاندانەکەی خەڵچان بۆ جۆرە لێ کردووە ئەوە مەسلەی ئەسڵیە مەسلەیەکی تریژەوەیە نەزانام جاری وایە من هەستەکەم سۆشیال میدیا لە کوردستانە بۆتە فەزایەکی زۆر کاریگەر ینی کاریگەری سوۆشال میدیا لەسەر فەزای کوردستان زۆر بەرجەستەیە ینی ممکنە مەسەن من تۆ لە ئەوروپاژین بۆ ئەندازەیە سوۆشال میدیا ئەو هینە نییە ئەو فەزایان گۆرە کاریگەری نییە من هەستەکەم بازێ جار دەسەڵات یاری لەگەڵ ئەم سوۆشال میدیایە شاکە یعنی ئەوێ مەسەن بۆ نمونە بەبێ سەنەهی قاسم سلێمانی ئەم لە خۆدان و فینە فەزاحەتی کە کردیان لە شارەکانی کوردستانە بیکەن و تێپەڕێتەوەوانە خەڵک کەمتر چای بچێتە سەری شتێکی تر لەم لاوە دروست دەکەن بۆی خەڵک مەشغوڵی ئەمە بێجارێ یعنی هەست دەکەم جۆرێک بە جۆرێک یاریکردنیشە لەگەڵ هەز ناکەی بێعقڵن ڕاستە هەز ناکەی بێعقڵن ئەبێ قازان یەکێتی نیشتیمانی کوردستان کەوا لە حاڵەتی کودەتای ناوخۆی و ململانێکی ناوخۆیە لەم کاتە لەم کێشمە کێشەیە بیت لە ناکایەکە 15 گەنج بێنتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بەربەرگی پرتەقالیەوە لە کاتێکدا چەند ڕۆژە پێش ئەوە باڤێڵ تاالبانی لەسەر تەلەڤیزیۆنەوە ئەڵێت خەڵکی کوردستان لە متای مەکتەب سیاسەکانی منیان ناوێت هەر بزەبتی ژوالیان بێزار بووینە هەموو خەڵیان بێزار بووە یعنی حەزناکەوانە دەرچن لە شاشەی تەلەڤیزیۆن لەو لاوە دێت عینێکە ئەمە هەندێجار بێعقلی هەندێجار بێعقلی سیاسیە هەستەکەم خەتای ئێمە شازانی علی بەش زۆری زۆردانێمانێ منطقێ بدۆزینەوەی کار و کردەوەی ئەم دەسەڵاتە هیچ منطقێک ناگرێتە خۆی زانی ئەم ڕیانە لەوا چێبوون پێشتر وتەمەڵی بەستەرخۆشی دەرەکرێت جاری وایە بکات خواردێتیەوە مەسەرەن سەرخۆشەوانە تەلەفۆنێکە کاپڕۆن وا بکەن ئەوە نیە دواتر هەستەکە یا مەسەن سەرخۆش یاڵوانێت دەرمان وشتیش لەخۆیان بن یان دەرمانوشت بەکاربێنەوەوانە لەژێر تەسیری دەرمانەوەمانەیە بڕیارێکەکەن دوای لی پەشیمانەوە هەستەکەم مەسیر و چارەنووسی ناکەم عقلیش لەوانێ وابزانێ ئەمە ئەو ستانداری جیهانی و شتێکی مۆدێر نەکات و هێنتە سەر شاشە و ریزیانەکات و بە ئەسکە بە شێوەی ئەسکەریانە ریزیانەکات بەهین بەین و ئەمە ئالاساس ئەمانە ستانداری جیان لەکوێ خەڵک تۆمەوانە بووە بەس ئەو سزنەی ئەمریکایە و ئەمانەی داعش کردیان تا ئێستا ئێمە لەکوێ بینیمانە لە حربی عالەمی دووەمی شابینیمان هەتلەر بەرگی جوولەکان لە هۆلۆکۆستا بەرگێکی خەتخەتێ کردە بەریان داعیان تاالبان ئەوانەی کە هندۆسی و ئەوانەی کە زەردەشتی و ئەوانە بوون هەنێک کەمکەمە هەبوو لە ئین پەڕۆیەکی زەردێکردە ناوچوانیان نابۆی ئەمانە جیاکرێنەوە لە خەڵکەی تر دەسا هیچ شتێکی وا نەبووە ئەوەی ئێمە نەمان بینیوە شتێکی وا بێت ئەمە زیاتر
بەبێ عقلی کراوە ئیشە بەبێ وایە زانانی تر ئەمە دەربڕی ئەوەی ئەمە یەکێتی نوێیە و ئەمە مۆدێرن و ئەمە جیایە لەوەی تروزوو یانێنە سەر شاشەی تین تەلەڤزیۆن و بۆی جڕی پارتی بدەنەوە کە ئەو هەموو خەڵکەی بادینانی گرت شاردیانەوە و ماوەیەکی زۆری پێچ و کەم کەمە دەرێکرا دەرەوە ئەم هەمووی بەیەکەوە دەرکردەوە حاڵ نازانم هەر چۆن بۆ یەگەڕێت دەتوێت تەفسیرێکی بۆ دۆزیتەوە لە بێعقلی بەولاوە نییە خەرخۆشیان کرد بێعقلیان کردووە لاانێکی اعترافیان کرد ئەوەیە مهم ئەوەیە حەقی مافی ئەمانە نەخورێت ئەوانەی بەربوونەوە ئەوانەی لە زینداناون مافەکانیان چییە مافەکانیان بێ حرمەتی بەرامبەریان کراوە کەرامەتیان شکێنراوە بەو کارە و پێویستە داوای بەڕەسمی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای لێبردنیان لێ بکات و قەرەبووی ئەو قەرەبوویان بکاتەوە بەرامبەر بۆ بێ حرمەتی بەرامبەریان کراوە و پەیمانیش بدات چۆنە ئەمە تاوانێکە علی تاوانێکی دیاریکراوە مەزموعی دەستگای لە دەستگای ئاسایش پێی هەستاوە کەسێک ئەمری کردووە چێ یانە پێویستە لێکۆڵینەوە لەوە بکرێ چی ئەم فەرمانی دەرکردووە پەیمانیش میشە دووبارە نەکرێتەوە وایە لەگەڵ تو بزانێ ئەو کەسەی کە بڕیاری وا ئەدات و بەم جۆرە بێ سوکاتی بە خەڵکەکاتوانە بێ باجەکەی بدە هەرەوەیە لێبوردن داوای لێبوردیان لێ بکرێ قەرەبوو بکرێنەوە پاریان پێ بدرێ ئەوە بازێک شدەیە بە پارە حەل ناکرێت ئەوەی ئایندە چی ئەوە دەرخستنی ڕاستیەکانە ئەو بەشەی تۆ باسەکەی دەرخستنی دەرخستنی ڕاستیەکان و سزادانی ئەو کەسانە دەرکردنیان لە کارەکانیان کەسێکە وا ئەکاتوانە لە دەستگای پۆلیسی دەرکردن ناچێت چوارچەوەی قەرەبووکردنەوە دەرکردن بۆ قەرەبووکردنەوە بەس پارە نییە قەرەبووکردنەوە لێبردنە دەرخستنی ڕاستیەکانە دەرکردنی لایەنی تۆمەتبارەکە و تاوە ئەو تاوانەی ئەنجام داوە هەموو ئەوانەی خراپیان بەکارهێناوە و پێشێلی یاسا و هەموو ئەمانە دەچێتە چوارچەوەی قەرەبووکردنەوە ئەمە بۆ خۆی بێ قەرەبووکردنەوە بەس پارە نییە بەڵام پارەش لایەنێکی گرنگە لەبەرەوەمانەوەکو گوتم کرێکاری پاکەرەوە بەچە فەقیر و هەژارن ئەمانە کەسانێکن لەو جیلی ئێکسا کە خەڵکەکانی تر کەسەکانی تر تەنانەت هەژارەکانیش بە ئیشەکانی ئەوە ڕازی نییە بچێت لە دوای سارێ زوڵەوە زوڵی ماڵان پاک بکاتەوە لە ئۆردوگایەکی هەژار نشینی وەکو ئۆردوگای پیرەمەگرونیش بۆیە ئەمە کارەساتە ئەمە نمونەیەکە ئەگەر کەس دیفاع لەمانە نەکات ئەبێ ئێمە پێشڕۆ بین لە ئاستێوانێ لەبەرەوەمە کرێکارە ئەمە خەڵکی فەقیر و هەژارە یعنی پێویستە ئەو بێدەنگێ بشکێنرێت و حەق و حقوقی ئەمانە بۆ بگەڕێنێتەوە بۆیان و بە کەرامەتەوە بگەڕێنەوە ناو کۆمەلگاکەی خۆیان دەستەکان خۆش بێەوە شەر پێیانی ئێمە مەشەر بنیشەر هەمان ڕائیم هەیەەوە پێم وایە ئەمە وەکو کەناڵی هیوە ئەگەر ئەم بابەتە درێژەی هەبێت لە بەرنامەکانی داهاتوو شاسینەوە سەری و متابعەکەین دەستەکانی خۆش بێ علی زۆر مادوم کردی ئەم شەو خۆشحاڵە کردم بە بەشدار بوونت زۆر سپاس دەکەم شەوێکی خۆشە هەبێت هەر بژین سەرچاوان هاتی